کەتەم باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ماوەی چەند هەفتە چەکدارانی داعش لە شاری حەسەکەی ڕۆژاوا یەکێک لە زیندانەکانیان داگیر کرد و هەوڵیاندا هێرش بکەنە سەر خەڵکی مەدەنی لە شاری حەسەکە. طبعاً هەموو هێزی چەکداری سەر بە ڕۆژاوا تیار بوون و پاشەکشیان بە چەکدارانی داعش کرد. چۆنیەتی هاتنە ژوورەوەی داعش بۆ حەسەکە و چۆناوچۆن بوو هاتن ئەو زیندانیان داگیر کرد، لە چۆ هاتن، چه هێزە یارمەتیدان. ئەمە ئەدەینە بەرباسی لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز شیار عەلی، نوێنەری خۆسەری دموکراتیکی ڕۆژاوا لە وڵاتی سوێد. هەڤاڵ شیار، بەخێر بیت بۆ بەرنامەی دیالۆگ. نافخێرێ دەبێ. سپاس. هەڤاڵ شیار، حەسەکە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن باس کە چۆن حەسەکە توانی بێتە، چۆن چەکدارانی داعش توانیان بێنە ناو باژێرە حەسەکە. سپاس. باژاری حەسەکێ باژارێکی مەزنە، وەکە قەزاکی مەزنە. تێدا گەلک ئێسیرێ و زندانی خۆسەریە دانا، نێزگا 5,000 تێرۆریست هەیە. 3 ساڵە بە دەرفەت و ئیمکانەیە خۆی زەحمەت ئەف تێرۆریستیانێکێ لە جەمە جەهبوو بوون. لێ یعنی گەلک ئەم هەنێکی شوون دەڤەگەرن شەرێ داعش شەرێکی پر دژوار و گران بوو. 2019 دا قەدال باغۆس وەک عەسکەری تێک چوو. لێ وەکی دی بنگەهاوی یا ئیدیۆلۆژیاوی و شانێ بەشارتی هەر مابوون و دەرڤەی وێژی هەنێکی شەرت و مەرجێ ئەڤ ڤیرۆسێ کۆرۆناژی هەنێکی نەفەسێکدا شەروانێن داعش کو کاربن خۆبرێخستن بکەن، کاربن هەنێکی ژنوورە جۆر بجۆر حتا ئێریشی بکەن لە جەهنا تەقاندنا بکەن، ئینسانە بڕەڤێنن. یەکیا دیژی ئێریشێ داعش و ئێریشێ وڵاتێ هەرەمێ تایبەت ترکیا قەت ژەڤ نەجدا بوون. گەلک ژوا داعشیە لێوا هەرەمێک و هاتوونە داگیرکردن ئالیە ترکیا و چەتێوێڤە لور جەهبوو بوون، لور خۆبرێخستن کردن، لور ئاریکاریش دەستاندن. چەند جارا دەما داویدا، یعنی vê sal û nîva dawî de gelek hewildan hatine dayîn got karibin wa çeta wa terorîsta rizgar kin ji zindana. Lê dua carê dawî de hinekî destpêka wê de bi wê firehiyê bi wê êrîşa mezin wana wê hêza mezin nikarîbûn. Lê vê êrîşa dawî de ya got roja pênşembe êvarî dest pê kiribû. Têda bi rastî destê welatê weke Tirkiye û çetê wê gelek ji wir hatin. Gelek şand li cor bi cor li dora zindana Xwêran ya got Hisiça ya li wir bi ceh bûbûn. û ya dî jî hinek alîkariya lojîstîk û ewna ji aliyê rejîmê ve jî çavê xwe girtibû, yanî di wir de jî bi hesanîbûn xwe gihandbûne wir. Ev êrîş êrîşeke bi rastî pir mezin bû. Êrîşeke got wilo kiribûn got dixwestin nêzîka 5,000 terorîst û çeta hem azad bikin, hem jî êrîşê heremê seyekî bikin. Tirkiye jî duwa roja da êrîşê xwe bi rojane giran davêtine ser hêzê me eskerî, hêzê me esayîş wana. Bi wa derfetê me heyî, bi wa imkaniyetê me heyî ê got bi rastî ev çend sala em va êrîşa hemberî va êrîşa rûbirûne. Mixabin di vê êrîşa dawî de karîbûn gelek baz din, karîbûn gelek însanê me jî şehîd bixin. Lê hêzê me û bihwariyê gelê me û biratiya nav gelê heremê de
و حسيتشا ودورة حسيتشا اف ايريش هاتا شكاندن و نهاجي بداوي دبي هيجي كسي بازداي جور بجور هنا لي اوجي كي بيغو مان دما كنيزي كي وي حما يان وي انا كشتن يان جي امي وي خو تسليم كن ويدسا فقرنا زندانا بەڵێ. ئەوان کە هاتن بۆ خۆیان ئەبێ هێزەکان هێزگار زۆر بێ، ئێوەش بۆ خۆتان ئاماژەتان پێ کرد کە تورکیا یارمەتی داون، بەڵام ئەو جۆرە کە لە هەواڵەکانە هاتووە هەندێ چەکداری عەرەبیش شان بەشانی ئەو چەکدارانەی داعش توانیان بە هاریکاری یەک بێنە ناو حەسەکە. ئەوە وایە یاکو وانە؟ يعني هرمك بري داعش ايديولوجيا داعش ل وكاد به درفت هنا يعني الروشاوي ملطي هقا صال شار فقيرتي دبستان قرتينا كارنينا داعش هنا كيوي ملطي استغلال كي هم بزوريجي وهم جيد آلية قوا يعني ورشوة دي واضح ترسيني بري تشاول رقة واولو كرن خوستن الواد راجي انسانا الوي هرمي بكار بيني خل جمع بشري لأوجي جمارة كهندك بو جمارة ما ظن هاتي هناك جالية سينوري عراقي هاتبون وإيدي جيج آلية وهرمي قو تركيا وشتاي وي كنترول كي جوادرا لور خبري خستن كربون الويدري برز ژمارەی چەکدارانی داعش شەنێ بوو بەسەرێکەوە. الجوري تخمينه بنيزكا ضد تشتا تيروريست بون ايجو هاتيش دربا وقتيجو إيريشا بيشي سر زندان جيبوت تديت تقاندنا كترمبيلكا يكي خوا يكي بيجنوانا انتحاري انغماسيون بيج بعربي بيجنوانا وي ويكي موتورا كيجي خو تقاند بو درباسي هندرو بوبون دوردجي شر در كتبو تيدا قالك تيروريست هاتونا بردان وبازدان اف جمارا مازني دركتي يعني بهزارة ابو يعني حتى انها قالك هاتنا كشتن ونيزيكا بصداجي هاتنا قرتن يعني بوي رنجي ايريش بو بەڵام حەسەکە ئەکەوێتە سنووری وڵاتی سووریا لەلایەک و لەو لایشەوە تورکیا ئایا لەسەر سنوورەوە ئەمانە پێکەوە نزیکن کە بتوانن لەباری لۆجیستیکەوە یارمەتی چەکدارانی داعش بدەن؟ حسيتشا بخوا وكا شار دوري سينوري تركيا اللي هرمي سريكا هنية او هرمي قو داقر كرنا او هرم نيزيك بونا يعني هرمي نيز حتى نيزيكي او ريك هاد بي ام 4 نيزيكي تلتمر ونيزيكي سريكا هنية وجريس بي وانا الويدة قالك پرورده ديتن الورخوا اما ذكر بون بەڵێ لەم ڕۆژانەدا نوێنەری سووریا لە وڵاتە یەکگرتووەکان نوێنەری رووسیا داوای لە وڵاتە یەکگرتووەکان کن پرسی حەسەکە بێنە دەستورەوە و لە نێودەوڵەتی لە کۆبوونەوەی نێودەوڵەتی لەسەرەوە مەسەلە باس بکەن. دەوری وڵاتی سووریا لەم کێشەی ئەم شەڕەی ئەخیری چەکدارانی داعش و شەڕبارانی یەپێگە و یەپێژەوانە چی بووە؟ دەوری رووسیا چۆن بووە؟ يعني دوري روسيا تشكيلو دياري زلال نبو لريجيم هناكي آريكار ديريكت نبو لكنترول آويجي حساني تركر بو وكاريبون فاتشك دارا درباسي حسچابن وخوبق هنا نزيكي زنداني غويران لێ وختێ بەرێژی مەگوتیە و هەرجارژی مەگوتیە ئەف چەند ساڵام دەبێژنە دنیای تەوی ئەف چەتە ئەف تەرۆریست ji بۆی مەحەمکە خەتەریکە مەزنە ji ber wê jî em ji dinyayê û ji hemû kesî dixwazin û taybet jî UN got arîkar bê ji bo hem va sûcê mezin kirine gereke ev jî hesab bidin
وهناكي ئاریکاریە گۆ ئەمکارە بن محکەما و دارخن محکەمەی هەرەمی بن چه محکەمەیە ناونەتەوی بن ji bo va çekdaraş hemû welatê dinyayê hatine 24 welat hatine navda Ewropa û Rûsya jî hene. Yani ev pirs gerek e were ser masa yekîtiyê neteweyê girtî li wir nîqaşeke ciddî bê lê Rûs dixwazin tevlihevbûnê di wir de bikin. Rûs dibêjin em nikarin wê herêmê biparêzin wev tişkî rast nîne. Êrişeke hal û mezin ji dora çend welata û bi hezarê insana terorîst tên êrîş dikin û dinya heme bes temaşe dike. Ev jî barê me tenê nîne. Yani ev terorîst ew hatine êrîşî me kirine ne em çûne cemana. Rûsya gereke bi arkê xwe were bê hem di aliyê parastinê de hem di aliyê alîkariyê de bide rêveberiya xwe ser got em karibin vê pirsa gelkî xirab em karibin çareserîkê jê re pêşxin. ڕێوەبەریە خۆسەر هاریکاری لەگەڵ نەتەوە یەکگرتوەکانی ئەمریکا بوو لەگەڵ رووسیا پەیوەندیەکەی لە چه ئاستێکە ئێستا؟ یعنی تێکلیە ما هەرتم هەنە بە رووسیا رەژی و وەکە رێڤەبەریا خۆسەر دەریش بۆی دیالۆگێ هەمێ هێزێن هەرەمی هێزێن ناو نەتەوی ئێگ و خۆدی تەسیرن سەر کریسا سووریا دناو دەژی رووسیا وەکە هێزەکە مەزنە خۆدی تەسیرەکە مەزنە سووریا زاتن ئانجە خەوتنێ کارێ ریجیم وانە مەجبوری gelek çareseriya bike. Ji bo vê jî diyaloga me hertim heye derî jî vekiriya em bi wara dayman jî têkilî din û hevdîtin dayman çê jî dibin lê hê te encamê wilo ciddî nedaye. بەڵێ نوێنەری سووریا لە نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی چوارشەم لە شەوی یا بێتە شوێی چوارشەم لە کۆبوونەوەی ڕاستەوخۆ لە نەتەوە یەکگرتوەکان باسی مەسەلەی حەسەکەی کرد و مەسەلەی مرۆڤی و ئەوە کە خەڵکە کوژرێت و ئەبێ ئێمە یارمەتیان بدەین وانە باسی هەمووانەی کرد بەڵام وڵاتی سووریە بۆ خۆی لەم کێشای دەورێکی بووە یاکو دەوری نەبووە وڵاتی سووریە مەبەستمە بەشار ئەسەد یعنی بەشار ئەسەد وڵاتێکی وەکە سووریا وڵاتێکی ولۆ بخێر و بێر خرا کردیا ینی شام نیوێ خراببووە حەلەب تێک چوویە دەرفەتێ ژیانێش بۆی هەموو وڵاتیە سووریا بڕاستی زەحمەتیە گران دە دەرباست بێ ڕەوشا هەرەمێن خۆسەر ji rewşa Sûriya hemû beşê Sûriya baştir e derfetê jiyanê baştirin ser goyanî derfetê me jî ne û derfetê gom karibin yanî têrê jî nakin lê gom ê heremê rejîmê re bikin bi rastî heremê me gelekî baştirin Sûriya nikare vê kilîsê û nikare vî miletî birêk û pêk derfetê jiyanê ji wan re pêşxe ew jî propaganda dike ew jî dixwaze bêje bê rêveberiya xweser nikare vî miletî biparêze gereke ez li wir bim zaten sebebê vê kilîsê yek sebebê vê kilîsê ev rejîma Beşar Esed e. بەڵێ ئەو جۆرەی وە لە هەواڵەکانە باسکرا ئەمریکا لە ڕێگەی ئاسمانیەوە لە ڕێگەی فڕۆکەوە شوێنەکانی داعشیان بردمان کرد و هاریکاریان کرد لەگەڵ شەروارانی هەرێمی خۆسەر ئەو هاریکاریەت لە چه ئاستێکا بوو ئایا پڕ باش بوو ئێوە بۆ خۆتان هاواهەنگیتان بوو لەگەڵیان بە چ شێوێک بوو یعنی ev çend salin herîkarîka dijî terorîzmê bi rengekî pir serkeftî em bi hev re dikin hêzên koalîsyona navnetewî dijî terorîzmê bi seroketiya Emerîka me gelek xebat bi hev re meşand ji bo rizgarkirina Reqayê ji bo ya got paytexta Daeş bû ji bo rizgarkirina Minbicê ji bo gelek herem ji Sûriya me bi hev re ji Daeş xilas kirin
دوێ بویێرە داوی دەژیا حەبسا سجنی غوێران یا الحسچە دیسە ئاریکاریکە هەم لۆجستیک هەم ئاریکاریە ئازمانی هێزێن کوارسیۆنە ناونەتەوی هەبوون و ئاریکاریاوانە سەرکەفتی بوو لێ هێزێمە لەسەر عردەیە و مڵەتێمە مڵەتێ هەرەمێ ینی هەمە پێکاتیە خۆبە یا هەی گرنگ و قەهرامانیە هەی مەزن یاگۆ واکردن یاگۆ هەمە ئالیاداری کار بوون ئەفژی تێخویاکردن گۆ گەلێ هەرەمێ بە فتنێ ریجیمیان فتنێ ترکیا تجارە گۆهداری ناکێ و ئەف ژیانە هەفبەش خۆرە هەلبژارتیە و لەسەر وێ هەرەمێ گەلێکی مەترسە و توازێ دپارێزێ بخوینا خۆت پارێزێ بە خۆهدانە خۆت پارێزێ نەها ڕەوشە حەسەکە چۆنە ئەگە ئێستا ئەو جۆرە لە هەواڵەکان هاتووە زندانەکە کەوتوەتە دەست شەرواوان و حەسەکە ئێستا زروفەکەی چۆنە نەها ئێستا باشە یعنی ئێستا هێژی ئەو قەدەغا دەرکەتنێ هەیە هێژیم ژمڵەت دەبێژن هەنێکی دیقەت بکەن دەرنەکەون دەریە خۆشکەسیرە نەبکەن ji ber ku hê tam 100% hemû paqij nebûye yani hê kontrola me heye hemû tişt ew e lê jê hêjî herem hêjî matirsiyan e ku hêjî kesê veşartî hebin kar bin êrîşa bikin û tadêl vî miletî bikin ji ber wê jî wê hêdî vegerê jiyana xwe yî normal lê roja îro ez dibêjim hêjî em matirsek heye ku gelek ji wa Daişa hêjî veşartî hebin زیانی هەرێمی خۆسەر لە بابەت شەهیدبوونە شەرواوان چۆن بووە لە چه ئاستێکا بۆ چەند نەفەر شەهید بوون لەو بێ یعنی ژمارە گۆ شەهادەتێ کەسێ سیڤیل و شەروان و ئەو کەسێ خەباتکارێ حەبسێ لە زندانە غوێران خەبات دکردن ئێگۆ خوارن چێت کرێگۆ و دەرپاقژیت کرێگۆ دپاراستوانە نێزیکا 29 کەسایە لێ هێژی ژمار 100% نەبووە ممکنە زێدەتر ژوولۆژی بێ چەتێن داعشی تەرۆریست هەتەنها نێزیکا 325 کەسە هاتیە تەرمێوە هاتیە دیتن ممکنە ئەوژی بهتر ژوولۆ بێ یعنی ژمارە داوی هەیە تەسبیت نەبووە ئەو جۆرەوە ئێوە باسیەکە نەڵێن ئەوانەی وا لەوێ لە زندانەکە خزمەتیان کردووە ئاگایان لێ بووە ئەوانە کوژراون معنایە وەیە داعش لە پڕ هاتووە ینی وا نەبووە کە ئاگدار بوو بێتن ئێوە لەسەر سنوورەکان وا دیارە سوپرایز بوون بەو جۆرەی کاڵێ ئەرێ ینی گەلێک نێزیکا 5,000 داعشی حەبسێدا هەبوو وختێ ئێریش بوو گەلێک جواناژی هاتنە ڕزگارکردن ینی هات بەشێکی مەزن ژێ بازدا دەرباسی ناو جۆر جۆرەی حسچا بوو تاخی حسچا بوو ژمارێک ورما وات گۆمێ زندانی هەمووی کۆنتترۆلکن وەمێ تێدەژیمێنن ینی وەکە بێ پلانێوە ئەو بگو هەم زندانێ کۆنتترۆلکن هەمژی تاخێ هەویردۆری وێ کۆنتترۆلکن لە ئەو هەواڵەکانە هاتووە کە بەشێک منداڵ مێر منداڵ چەکدارانی داعش وەکو دیل وەکو هینگرتویانیان بۆ ئەوە بتوانن خۆیان بپارێزن ئەو منداڵانە هینی داعش بوون بەڵام سجنە زندانەکە زندانی کەسی مەزن بوو یاکو منداڵان چۆن ئەو منداڵانە لەوێ چیانە کرد تدیت لە بەشێک سجنی غوێران دبێژنێ ئەشبار الخلافە ینی زارۆکێ داعشن ئێگۆ هەنێکی ئەمریا مەزن بووە di kampadam nikarnwa bêhêlin mecbûr wajî êgo sûj kirine êgo nav şer debûn 12 salî 15 salî ne 16 ne 17 ne beşek ji wana va Daişiya xismûne weke mirtalê zindîn dabûne pêşiya xwe ji bo êgo xwe biparêzin gelek ji wa jî kê hatine kuştin باشە ئەو منداڵانە بخۆیان بەتەنیا بوون یا لەگەڵ دایک و باوکیان لەوێ بوون نەبتەنێ بوون بەتەنێ بوون ئەم زندانە لە ئەو ئۆردوگای پەنابەران کە بنەماڵەی داعشی لەیە دوورە یان نزیکە ینی شغلێ 5 کیلومتری هەیە
ئەمانە ناتوانن ینی پەیوەندیان نییە پێکەوە پەیوەندیەوانە نا ژبەر گۆ کەمپا هۆل دووری وێدرەیە 5 کیلومتر هەیە ئەڤ شێڤێش کەمپا هۆلێنە کەمپا هۆلێ گەلک پەنابەری عراقینە و سوورینە و گەلک ژن و زارۆکێ داعشن زلام و ئەو نا تێدەنینن ئەشبال الخلافە جوانێن داعش تێدەنینن لە هۆلێ هەمە لە زیندانە غوێران بوون بڵێ ئێستا تا ئەندازەیە شەڕەکە تقریبان کۆتایی پێ هاتووە بەڵام لە داهاتووە ریسکی ئەوەی کە جارێکی تر ئەمانە چەمچەکدارانە هێرش بکەنەوە دیسان و هەروە ئەو زۆرەوە پێش هات شرایەتێک و زروفێکی ئاوا دیساک پێبووێنەوە چەندێکە ئایا دیسان بۆ ئێوە چه کە جارێکی کە هێرش بێنەوە یعنی هەلوێ چارەسەری ژێرنەوەی دیتن ئەف پرتگرێک بەردەوامە ئێریشی هەڵۆ ممکنە دیسە چێ بن ئەم تدویرە بگرن ئەو بن گۆری وا دەرفەتێمەی هەی لە گۆری وێژ مارا مەزن ئەف کەسێ هەمە خودی تەجریبەنە شەرادا مەزن بوونە دالیە تەکنیکێدا باش کارتێنن ئەف خەتەری دمێنێ ئەم ژێژی دبێژن ئەم بێژن دنیا مەجبورە هەرکێ خۆرا بێ ئاریکاریا مە بکەش بۆ ئەف تراجیدیا لەسەر گەلێ مە جار کەدی دووبارە نەبێ چی بکە دنیا بێت چی بکە بەس چییە هاریکاری دنیا گەرەکە هەمە هەم وڵاتی خۆ بگرێ خۆ و محکەمە بکێ و ئێگۆ بمێنێ جەمەژی مەجبورن دەرفەتێ زندانێن باش ئاوا ببێن ئێگۆ ئەف مەکتەبەکە بەرێ دبستانەک بوو یعنی گەرەکە زندانێ باش ئاوا ببن زندانی ئاسی ئاوا بن تەکنیکە باش هەبێ گۆمکار بن کۆنتترۆل بکەن ینی ئالیە پەروەردێدا ژمەرە پێویستی هەیە دالیە تەکنیکێدا پێویستی هەیە و ئالیێ ئەمکارە بن جهنە بڕاستی گۆری خەتەریە وا کەسە ئاواکن زۆر باشە ئایا ئێوە لەو ماوەدا کە خزمەتتان کردووە هەم بە ئەو بنەماڵەی داعش بە مناڵک بە زارۆک و گەورەکانەوە مەزنەکانەوە هەم ئەوانەیشی وا لە زیندانەکان بوون ئایا هاریکاری ئێوە دەرس و تعلیم و فێرکردنیان توانیویەتی ئەو داعشیانە وەڵگەڕێن لە بیر و باوەڕی خۆیان یا بێنە پەشیمان بنەوەشتی وە پێشاتووە لە بینیوانەدا یعنی پرۆژێکی ولۆژی هەیە گو ئەم کار بن وا کەسێ رادیکال هەنێکی وا ژوێ رادیکالیزمی وا بشۆن ئەبژی دەرفەت نینن ینی نها زارۆکێ داعش ئێل کەمپا ڕۆژ ئێل کەمپا هۆلێژی ڕۆب ڕۆژ مەزن دەبن دبنە جیهادیێ و تەرۆریستێ وەکە پێشە ڕۆژێ وێ هەیە خەتەرترژی بن ینی ژبەرگوێ حیفا خۆشی هێلێن حیفا دێ و باێ خۆشی ژبەر لۆژی براسی دوێ ئەف زارۆک جه ببن هەر نە دەبستانەوانەش غەیری وەژی ئەو جڤاتە گۆداعش لەسەر دژی دۆرا ڕقا و دێرا زۆرێ لە سووریا لە عراقی ئەنباروانە ئەم گەرەکە وای هەوا هەرەماژی پێشخێن دەبستانە پەیدەکەن کارا پەیدەکەن ئەو مڵەت جیڤە گەرێژیانەکە نۆرمال گۆ احتیاجایی بداعش و پەرێ داعش نەبێ ئەمکار بن وی بپارێز نقطەی گۆمە ئەو ئینسان ئاوا کرد و پاراست هنگی داعش جێ خۆ نابینێ داعش وێ باز دێژوێ دێ لەو شەڕەدا ئایا ئێوە لەسەر هێزی خۆتان و نێودەوڵەتی بوون یا هێزێکی تری لە ناوچە بوو کە یارمەتی ئێوە بدایە ئێوە جیا لە ئەمریکا مەبەستم ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان نییە بۆ خۆتان هەر خەڵکی سڤیل بوو لەگەڵ شەرواوانی یەپەگە و یەپەژات چه هێز هەیە لەو شەڕەدا بەشدار بوون یعنی هێزێمە هێزێن قەسە دێنە هێزێن سووریا دیموقراتن ئەوژی گەلک ناودانە ینی ناودا یە پەژەیە یە پەگەیە هێزێن عەرەبن هێزێن سریانن هێزێن هەرەمینە ینی حەمد ناودە جێگرتنا دەروێژی ئەسایشێ مە هەیە دەروێژی مەسەلەی ئەستخباراتێ مە هەیە دەروێژی هێزێن دژی تەرۆرێ ئاوا بووە دەستپێکاوەیە ینی هێزێمە خۆ بخۆنە هێزێمەی بوا پێک هاتیەوە بە و دالی ئازمانی داهێنە کاریکاریش کوالیسیۆنە ناونەتەویت بێ هەباڵ شیار لەم ئەم شەڕە هاوکات بوو لەگەڵ ساڵڕۆژە ئازادکردنا کۆبانی ئەمە چەندێک کە توانێت تەئسیری ببێت کاریگەری ببێ لەسەر
زیاتر ناودەرکردنی کۆبانی و ڕزگارکردنی کۆبانی. یعنی بێگومان لە کۆبانی دنیای هەمە بەهیست گۆ مڵەتێک لێ درێ هەیە مڵەتێکی ji بۆی نەتەوا خۆش بۆی ئاخاخوا قەهرەمانیە مەزن کردن ji بۆی پرسەکە حەق و عادل یعنی ji بۆی مافێخوا عێریشا سەر بووی عێریشە هەبوون و تنەبوونێ بوونش بەروێژی گەلێ مەل بەرخۆخست و کۆبانی تایبەت ینی یەکیتیەکە کووردا چێبوو هێزن هەرەمی ئاریکار بوون گەلێ هەرەمێ پشتگیریدا ئەو بوو وەکە نیشانە بەرخۆدانەکە پر بنرخ ji بۆی ئاشتی و ئارامیە هەرەمێ ji بۆی مافێ گەلێ هەرەمێ ئەو بیرانین پشتی 6 ساڵە لە حسچە دیسە عین وی گەلی بە هەورە بەرخۆدانی کە مەزندا دارخست و قوربانژی دان و ئسرار ڕێنەدا وا کەسێ تەرۆریست ئێگ و بڕاستی هێزن هەنەوە تەحفدنە بالیە کوردادا ji بۆی چێ ji ber got gelekî Kurd li wir jiyan dikê dixwazin nasnema wî gelî wan dakin tinekin ji ber wê jî ev sîmbolîk gelekî muhim bû û maneviyatine pir mezin da miletê me û insanê me ji bo kôbanî bedelê mezin dan û qehremanîke mezin kirin îro li Hesiça jî eyn bûyê exlaqî eyn bûyî nirxî li ber xwe xist û bi ser jî kir. لە بەشەکانی تری کوردستان لە ڕۆژهەڵات لە باشوور لە باکوور هیچ پەیوەندیەک یارمەتی هاریکاریەک بۆ ئەم شەڕەی داوای لێبر نەکەم بۆ ئەم شەڕە هیچ هاریکاریە کرا یعنی هەموو کوردستانی هەر چار پارچەی کوردستانی ئەوروپاژی کێ ji بۆی بەشێ بچووک بڕاستی فێدەکاریکە مەزن دانا و هێژی ددن ئیرۆژی سەر عردێ پشتگیریکە مەزن ددن ji hemû beşa ji hemû parçeyê Kurdistanê û ev jî bi rastî dê xuyakirin û gelê Kurd gelekî yek gela ne parçeya ji bo netewa xwe her tim amadeya piştgiriyê bide û qurbaniyê jî bide. داوای لێبر نەکەم ئێوە لەگەڵ ینی هیچ هێزێ پەیوەندی بە ئێوە کرد لە دەرەوەی ڕۆژاوە نەکرد هەڤاڵ شیار gelek spas بۆ بەشداریتان ئەگەر شتێکی پێویست هەیە کە نەوترابێت لە پرسیارەکانە نەبوو بێ ئێمە هەن لە خزمەتە gelekî spasiyawet kim televîzyona jî dikim lê ez dixwazim peyamekê bêjim ji bo hemû gelê me yek û li Swêd dijî yek û li Ewropa dijî yanî miletê me di rewşeke zehmet dire derbas dibe ji bo wê piştgiriya manewî piştgiriya însanî piştgiriya siyasî yanî pêwîstiyê wî her tiştî heye gereke hinekî miletê me Ewropa jî wî destek bike wî tenê jî nehêlê em zanin gelek merene lê em dixwazin dîsa dobara silavê xwe jî bişênin û em jê re bêjin bê gelê xwe li herêmê ji bîr neke. gelek spas بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا gelekî spas. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا زۆر سپاس بۆ ئەوەی بینەری و بەرنامەیە بوون هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم